گروپی شاخەوانی یاخود شاخڕەوی خانمان لە شاری سلێمانی بریتە لە گروپێکەوە تەواوی گروپەکە خانبن و سەرپەرشتیارێکی خانم مانگانە وەروایان هەفتانە ڕۆژێک دەچن بۆ شاخڕەوی هاوکارمان خاتو سەنا ئەویش ڕۆژێک چۆ هەر شاخڕەوی تەواو کرد لە بەیانیەوە هەتا کۆتایی گەشتەکەیان لەگەڵیا بوو مافسا شوانەوەی کەژەکەی سێرنجە لەم گروپای ئەندامانی ئەم گروپە زۆربەی زۆریان یا لە ڕێگەی پزیشکەوە هاتون بۆ ئەم گروپە یا خۆیان نەخۆشیێکیان هەبووە و زانیویانە بە مۆردچە گۆڕانکاری لە تەندروستیان دروست هەبێت و بەشداریان کردو ئەوەشی کە دێ زۆربەی کات یا ئەندامێکی خێزانی یا ڕفیقێکی یا کەسێکی نزیکی ئەهێنێ لەگەڵ خۆیان وردە وردە ئەم گروپە بەرەو گەورەبوون ڕۆشتووە بابەتێکمان ئامادە کردووە هیواداریم بەدڵتان بابزانی گەشتەکەی خاتو سەنا لەگەڵ گروپی شاخڕەوی خانمانی سلێمانی چۆن بوو پێکەوە لەگەڵ ئێوە بینەری دەبین فەرموو. قل هو الله أحد معوذتين بخوێنە سێ جار ئێواران و بەیانیان بەستە و لە هەموو شتێک دەپارێزیت ذكري بيانيان. أصبحنا وأصبح الملك لله والحمد لله لا إله إلا الله وحده لا شريك له ئێمە گروپێکین گروپی پیادەڕەوی خانمان شاخڕەوی خانمان ئەمڕۆ چالاکێکیمان هەیە ئەویش پیادەڕەویە خۆمان لە ڕۆژانی شەمە گەشتی پیادەڕەوی ئەنجامەدەین بەڵام بۆ ئەم هەفتەیەمان وا بە گونجاومان زانی کە لە ڕۆژی سێشەمە ئەنجامی بدەین لە بەرەوەی پشووە بەشدار بۆکانمان بەشێکی زۆرینیان داوامیان هەیە داوایان کردو کە ئەمڕۆ چالاکێکی تایبەتیان بۆ ڕێک بخەین ئەویش چالاکیەکەمان گروپی پیادەڕەویە لەوێش کۆمەڵێک تەمارینی ئایرۆبیک ئەەکەین و تۆپ و ئەوانەمان پێەیە کۆمەڵێک یاری بالەوە ئەوە ئەنجام ئەدەین و لە کۆتایی شادا ئەنیشین کۆمەڵێک قسەی خۆش و نان خواردنێک و پشتێکی تایە لە کۆتایەکە هەندێک لە ئێمە هەموو ئەندامەکانمان ناتوانن شاخەوانی بکەن ئێمە گروپەکەمان شاخڕەوی و پیادەڕەویە لەبەر ئەوەی کۆمەڵێک خەڵکی نەخۆشمان لەگەڵایە هەیەە فەقەراتی هەیە هەیەن سەڵفانی هەیە هەیەە کێشێکی زیادی هەیە و ناتوانێت شاخەوانی بکە بەڵام لە ناو گروپەکەیە دەنەفرێکمان جیا کردوتەوە کە ئەتوانن شاخەوانی بکەن ئەوانە بەدەر لە گەشتی ڕۆژانی شەممە هەر ڕۆژێکی کان پێ خۆش بێت لەگەڵ گروپە شاخەوانەکان شاخەوانی ئەنجامەی ئێمە گروپەکەمان گەورەیە بەڕاستی نزیکی 600 نەفرێکی تایە لە هەموو خانمێکمان لەگەڵای هەیە مۆزەفە هەیە مامۆستا هەیە خانمی ماڵەوەیە و لە هەموو نەوع نەخۆشی کشمان لەگەڵایە بە تایبەت ئەوانەی کە نەخۆشی خستەخانەی هیوان مەجموعەیەکمان هەیە ماشەڵڵا ئیسفادێکی زۆر باشیان کردووە هیوا هەیە ڕەبووی هەیە پەڕاندوێتی لە ماوەی ساڵێکا کە بەشداری کردو لەگەڵ ئێمە بەڕاستی هەموو تەمەنێکی شوەر ئەگرین ئێمە هەموو نەخۆشێکی شوەر ئەگرین لەبەرەوەی من خۆم هۆڵم هەیە ئەوانەشی کە نەتوانن گەشتی پیادەڕەوی ئەنجام بدەن ئەتوانن فترێک لە لای من لە هۆڵەکە ڕاهێنانی ئیلاستەبیعی وەربگرن تەمرینە سروشتیەکان تا تۆزێک عەزڵەکانیان ئەکەوێتەوە جوڵە و دواتر بەشداریان پێکەم لە گەشتی پیادەڕەویەکانە وەرزشکردن کە وتراوە چارەسەری تەواوی نەخۆشیەکان ئەکات بەڕاستی ئەوانەشی کە لەگەڵ ئێمە هاتوون هەموو نەخۆشیەکانمان لەگەڵ بووە و چارەسەری زۆر باشیشیان وەرگرتووە بە تایبەت لە ڕووی دەرونیەوە کە ئابە و بێتاقەتی و قەلەقی زۆر ئیسفادەیان لێ کردووە خۆی دائیمەن کە ئەڵێ مێشکە ساف بێ ئیتر تەواوی جەستە تەندروستە ئەمە یەکێکە لە هەدەفەکەی ئێمە ئەوەیە کە جەوێکی خۆشیشیان بۆ بڕەخسێنین گروپەکە وای لێ هاتووە بۆتە گروپێکی خوشکانە ئێستا کە هەفتەیەک یەک دوانیان دیار نابێ هەم زۆر لە ناو یەکتریا هەواڵ یەکتریە پرسن هەم خۆشی بێتاقەتە بکە هەفتەیەک نای ئەڵێ وەکووا شتێکم ون کرد بێ بێتاقەتانم یعنی وایان لێ هاتووە بە تامەزرۆوە بەشداری گەشتەکانەکەن
وڵاتی ئێرانم کرد کە ئەمبینی خانمەکانیان بەیانیان زوو گەشتی پیادەڕەوی ئەنجامەدەن لەوەوە بیرۆکەی ئەوم بۆ هات کە خولیا کەوتە مێشکمەوە کە منیش بۆ گروپێکی لەم شێوەیەدا نەمەزرێنم لە سلێمانی لە ساڵی 2007 تا وردە لە هۆڵەکانەوە هانی خانمانم ئەدا ئەوە تەنها لە هۆڵەکانەوە بوو کە یاریزانمان ئەبردە دەرەوە گەشتێکی پیادەڕەویمان پێکردن لە گۆیژە و ئەگەڕاینەوە ناو هۆڵەکە و دواتر بیرۆکەی چەند خاتونێکە بوون زۆر ضرور بوون بەوەی کە کێشدا بگرن من پێم وتن بەیانیانێکی زوویەمە دەرەوە لەگەڵتان و گروپێکم دامەزران لە ساڵی 2011 بۆ 12 ئەوە گروپێکی خاص بوو 12 تەلەبەیەک بوون کە گەشتم پێکردن بەیانیان زوو نوێژی بەیانیمانەکردنە ئەخەوتینەوە ئەڕۆشتین بۆ وەرزشی پیادەڕەوی و لەوێ سعاتێکیش ئایرۆبیکم پێکردن و ئەگەڕاینەوە بەڕاستی نەتیجەیەکی یەجگار باشی هەبوو تایە بوو 15 کیلۆ کێشی داگر لە ماوەی 2 مانگە دواتر ئەم لە ساڵی 2007 ئەم گروپەم دامەزران ئەویش بە هاوکاری و پشتیوانی چەند خاتونێکی ئەزیز کە خولیان هەبوو کە ئەو وەرزشە ئەنجام بدەن لە بەیانیانە و ئەم گروپەمان دامەزران هەتا ئێستاەوە بۆ ماوەی 5 ساڵە سپاس بۆ خی گەورە بەردەوامین ئێمە هەموو چین و توێژێکمان لەگەڵایەوە هەموو تەمەنێکیش وەرئەگرین تەنها توانای ڕۆشتنی هەبێ ئێمە بە خۆشحاڵیەوە وەریان ئەگرین هەرج نەخۆشیەکیشی هەبێ و هاوکاریان ئەەکەین ڕاهێنانیان پێەکەین تا ئەگەنە ئەو قیمەیە کە بتوانن وەک ئێمە بڕۆن. بەڕاستی هەموو نەخۆشێکمان لەگەڵایە ئەوە شەکرە زۆرە نەخۆشەکانی شەکرە و زەخت و ئەمانە شتێک بۆ بەعادەتی هەموو زۆربیان هەیەە و کێشەکانی فەقەرات و سۆفان هەیەە و نەخۆشی خەستەخانەی هیوامان 5-6 ئەنداممان لەگەڵایە کە ئەوانیش ئیسفادێکی زۆر باشیان کردووە و هەمانە نەخۆشی ڕەبۆی هەبوو ماوەی ساڵێکە بە بەردەوامی لەگەڵمانە بۆ سپاس بەخوای گەورە ئەو نەخۆشی پەڕاندوو و ئێستا عیلاج بەکار ناهێنێ تایەتی وەڵا لە هەموو تەمەنێکی تایە یعنی ئێستا هەیە بکە دایکەکە خۆی یەت پێی خۆشە کچەکەشی لەگەڵ خۆی بێنێ ئاسوودەترە ئایتر تایەتی لە 7 ساڵ و 8 ساڵەوە لەگەڵمانایە هەتاوەکو 6 ساڵیشمان لەگەڵایە هەردووکیانی تایە بەڵام عادەتەن خانمی ماڵەوە کێشەی نییە هەج ڕۆژێک بێ هەر کاتێک بێ وە گەڕانەوەکەوە دەرچوونەکە کێشەی نییە ئەوانە باشترن کەمتر یعنی بیانویان هەیە بۆ بەشداریکردن زیاتر خانمەکانی ماڵەوەن بە سپاس بەخوای گەورە ئێمە یعنی وامان کردووە کارێکی وامان کردووە کە لە گروپەکەیان کە هێنە ناو گروپ ئاستی ڕۆشنبیریان زۆر بەرزە هەمویان زۆر یەکتریان خۆش ئەوێ و پێشیان ئەڵێم مەجالیشیان ئەڵێم وایە من لە مەجای ڕاضەکە یا زانستێکم پێوێ و ئەیگەێنم بە ئێوە بەڵام ئێوەشەتوانن هەریەک لە مەجالەکانی خۆتانە ڕۆژێکدا ئەنین چارەکی قسەمان بۆ بکەن هەریەکە بەپێی بیرۆکەکانی خۆی لەمە زۆر ئیسفادەمان لە یەکتری کردووە هەریەکە لە مەجای خۆی لە بیرۆکەی خۆی لە زانستەکەی خۆی یەک لێرە بۆ هاوڕێیانی باس ئەکا ئیتوای لێ هاتووە ئەوانەشی کە خانمی ماڵەوەن بەڕاستی زۆر ڕۆشن بیر بوون. من ناوم ڕێزان عەبدوڕەحمانە لە مانگی 8ەوە پەیوەندیم کردو بەم گروپەوە لە ڕێی دکتۆرەوە ناردمی لەبەرەوەی باری تەندروستیم باش نەبوو کێشیشم زۆر بوو تووشی شەکرە و زەخت ببووم ئیتر ناردمی هاتم بۆ لای مامۆستا ئاوارە بۆ بڵێن سەنتەری شاسپۆرت لەوێ بەرنامەیەکی بۆ دانام کورسی ڕاضە و کورسی خواردنیشی بۆ دانام لەبەرەوەی کە من مناڵێکی نەخۆشم هەیە پێم وتم من توانای ئەوە من نییە کە ڕۆژانە بێ مەقاعە زۆر سوپاسی مامۆستا ئاوارە ئەەکەم ئەو وەها بەرنمەکانی بۆ دانام کە لە ماڵەوە خۆم ڕاضەی خۆم بکەم و ڕۆژانش ئەو ئەگەدارمان ئەبێت بزانانی چی بکەم و چی نەکەم مامۆستا ئاوارە مامۆسایەکی زۆر باشە یعنی هەوڵی ئەوە ئەیا دایمە بەرەو پێشچێ ئەو کەسانی کە لەگەڵیان باری تەندروستیان باش بێت وەکو ئینجا باری دەرونیشمان ئێمە بەعام چووکە ئافرەتەکانی من خۆمەکو خۆم ئافرەتی ماڵەوەم ئەگەر هەر ئیژی شەکم نەبێت و شتێکی زەڕور نەبێت هەر لە ماڵەوەم یعنی دەرناچمە دەرەوە بەڵام زۆر سوپاسی ئەەکەین کە ئەوانە هەموو ڕۆژی شەمەیەکی بۆ داناوین بەیانیان بە جێوێکی خۆشەوە ئەچین پیادەڕەوی خۆمانەکەین و دوایش گو سەیرانە بچکۆلانەیەکمان بۆ ئەکات و هەر کەسەش و دوای بۆ نیوەڕۆگاتەوە ماڵی خۆی یعنی زۆر سوپاسیەکەین زۆر ماندوو ئەبێ لەگەڵمانە هەر ئەوە نییە بڵێ من ئەو ڕاضەیە بکەن و یا ئەو خواردنانە مەخۆن و ئەو خواردنانە بخۆن کە بۆتان ئیسفادەی هەیە هەوڵمان لەگەڵا ئەیات و ئەم گروپەژ وەکو خوشکمان لێ هاتووە گەر هەر شەمەیەک بێت و نەچین بێتاقەت ئەبین بۆی و شەمانیش کە تەواوە بێت یەکسەر بەپلە ڕۆژەکان نەبژەینەوە کەی ڕۆژی شەمە بێت و بۆی کە جارێکە
بەشدار بینەوە و بچین لەگەڵ یا بۆ شوێنەکان کوێمان بۆ دائەنێ ببوونێ ئەوە یعنی زۆر شوێنی خۆشمان بینیوە زۆر سوپاسی ئەەکەین بەڕاستی هەوڵ و مادومونێکی زۆر ئەیاد لەگەڵمانە بۆ ئەوەی کە هەمومان یعنی بەعام نەخۆشین زۆری نەمان نەخۆشین یعنی کە بەشدار ئەبین لەم گروپەیە لەگەڵ مامۆستا ئاوارەیە زۆر سوپاسی خوای گەورە ئەەکەم پاشانیش سوپاسی مامۆستا ئاوارە من کە شەکرە و زەختم زۆر بوو یعنی تەواو وەهای لێ کردبووم توانام نەبوو هیچ لیاقەیەکم نەمابوو یعنی حەزمەکرد لە شوێنێکا دانیشتر هەڵنەسم بەس ئێستا سوپاس بۆ خوای گەورە بە 2 سەعات ئەڕۆین یعنی وها بێتاقەت نابوو تەنانەت بۆ نووسنی شەوانە یعنی تر هەستەکە یعنی ماندوو ئەبیت ڕۆژانە خۆشە یعنی سوپاسی مامۆستا ئاوارە ئەەکەین لەبەرەوەی کە یعنی وەکو خۆمان کە یارمەتیمان ئەیاد وەکو بەرنامەشی بۆ داناوێن یعنی لە ماڵی شەوتانانت هەموو شتێکمان گۆڕاوە زۆر هێمن بووینەتەوە لەسەر خۆ بووین و هاوسەریشم زۆر سوپاسی ئەەکەم کە زۆر یارمەتیمەوە مناڵەکانیشم و کچە گەورەکەم بە تایبەتی کە ئەو ئاگای لە کوڕەکەم ئەبێت کاتێککە من ئەسمە دەرەوە ئەو ڕۆژانی شەمان یعنی سوپاس بۆ خوای گەورە و سوپاسی ئەوانیژەکەین کە دایک نەخۆش بوو لە ماڵە یعنی هەموو ئەندامانی ماڵەکە نەخۆشن چونکە ئەو توانای نامێنێت کە کۆنتترۆلی ماڵەکە بکات بەس سوپاسیانەکەین یعنی سوپاسی مامۆستا ئاوارە و سوپاسی هاوسەرەکانیشمان کە بەعام هەمومان مەجموعەیەکی کۆبووینەتەوە یارمەتیمان زۆر ئەیات ساڵێکە بەشداریم کردووە لەم بەرنمەیە هۆکارێکەشم هۆکاری نەخۆشی بوو شکر بۆ خوای گەورە بە پشتیوانی خۆ بە پشتیوانی مامۆستا ئاوارە شکر لە خوا بە زیادبەی ئێستاکە زۆر باشم هەر خۆمم بەشداری ئەم بەرنمەیەکەم هاوسەرم زۆر هاوکارمە ڕۆژانە کە دەرەچینە دەرەوە بەیانیانی زوو کەم هێنێت مناڵەکانی کەم لە ماڵەوەن و ئەم کچە بچکۆلەیەش لەگە خۆمایێنم شکر لە خوا بە زیاد بێ هەردووکمان ئیسفادەمان لێ کردووە وەڵا ئەوژی سفادی لێ کردووە بەیانیان کە زوو هەڵەستێ گەشەی خەوتنی ڕێک بۆتەوە خەوتن وشتی و لە خوا بە زیاد بێەوەمان لاتەوە هەموومان بووینەتە خێزانێک لەم گەشتەیە کە دەرەچین ئەومان لێ هاتووە ڕۆژ بە ڕۆژ یعنی ئاواتیەوە خوازین زووتر بینە دەرەوە ڕۆژەکانمان زیاتر بێت هیوادارین هەموو ئافرەتێکەوەی کە لە ماڵەوەی دانیشتوون دەرچنە دەرەوە ئەنجامی ئەم گەشتانە بدەن زۆر خۆشە من منیرە تۆفەق گورونم لە 2007 بەشداریم ڕێپێوانم کردووەم بە پیادەڕۆیە لە هەموو هەفتەکانە بەڕاستی زۆر ئیسفادەم لێ کردووە من هەر لە ڕێی دکتۆریشەوە هاتم تووشی فەقەرات بووم سەوەفام بووم زۆر دەمێکیشە لەگەڵ مامۆستایە من کۆنترینم لە 2007 بەشدارم لەگەڵیە لەبەرەوەی کۆنیژە ئێستاکانەوەکو چاودێرێکیش لەگەڵیە زۆر عنی بەڕاستی مامۆستا هاوکارێکی زۆر باشە مامۆستای تایە سازی جامیعی تایە مۆزەفی دایرەی تایە ئیتر هەموو توێژەکانی تیاهی ماڵەوەی تایە لە بچووکیشەوە تەمەنی بچووکەوە تایە تا تەمەنی گەورە تەمەنی 60مان لەگەڵایە 50مان لەگەڵایە ئێستا من خۆم حالیەن بەرەو 50 تەمەنم هەڵا بەڕاستی کە دێتە دەرەوە جەوێکی هادیئە مێشکارامە بێتەوانێ هەر سروشتەکە بە خۆی جوانە لە هەفتەکەی ڕۆژێکمانەیە ڕۆژەکەش شەمەمان هەڵبژاردووە ڕۆژەکەش کە شەممان ئەڕۆین بەیانیان زوو کۆبینەوە لە شوێنێکمان دیاری کردو کۆبینەوە لێ پێی سەعات 4 بەیانی هەموو کۆبینەوە دەرەچینی تر 4 بۆ 4:30 دەرەچین نوێژەکەمان هێنینە دەرەوە لە مزگەوتێ لە ڕێگا نوێژەکەی نوێژی بەیانیەکەی ئەو کاتاکەینە ڕێ پیادەڕۆی خۆمانەکەی سەعاتێ بۆ 2 سەعات بەڕپێ ڕۆین بە ئیسراحەت دوایەوە ئیسراحەتێگەکەین و شتێک ئەگەن بەرچاییە بخۆین و ئیترێ گەڕینەوە بۆ ماڵەوە من ناوم سۆلافە مامۆستام مامۆستای سەرەتاییم تقریبا 2 ساڵە لەگەڵم گروپەیەم گروپێکی زۆر سەرکەوتووە مامۆستا ئاوارە سەرۆکی گروپەکەیە چەند چالاکیێکی هەیە لەگەڵمانە هەفتانە لەگەڵ ئەچینە دەرەوە ڕۆژانی شەمان گروپێکی زۆر یعنی سەرکەوتووە بە پێی ڕێنماییەکان هەمووی یعنی شەکانیە با بەڕێوە
گروپەکە ئێمە حەفتانە دائیمەن خواردنی بەیانیان یان میوە ئەهێنین لەگەڵ خۆمان بەڵام ئمڕۆ ڕۆژێک چکە پشوو بوو هەموو لە ماڵەوە بووین مامۆستایەک خۆی حەزی کرد یەکێ لە گروپەکە یەکێ لە هاوڕەکانمان ترخێنەی هێنابوو نسکیان هێنابوو لەبەرەوە بۆین ڕۆژانی تر ئێمە زیاتر شتی بەیانیان و میوە زیاتر ئەخۆین طبعاً سۆزانخان یەکێکە لە هاوڕێکانم کە بە مناڵی هاوڕێ بووین لەم گروپەیەکی تریمان بینیوەتەوە ناسیوەتەوە ئەنی زۆر دەمێ بوو لە یەکدا بڕابووین ئیتر دوایەوە ڕەفیقی تازەمان پیا کردووە بەیەکەوە یعنی جەوێکی خۆشە بینە سەر هەیە بەڵێ هەیە حەزی لە گۆرانی هەیە دەنگی خۆشەیە قسەی خۆشمان بۆ کا سۆزانێکێکە لەوانەی کە هەمومان نەخاتە پێکەنین لە هەموو کاتێکە یعنی یەکێکە لەوانەی کە هەمومان نەخاتە پێکەنین و خەندە و ینی بە قسە خۆشەکانی زیاتر و زەمان ئاياتێ و چالاکیەکانمان زیاترە بێ وەڵام من تقریبا 2 ساڵە لەگەڵ مامۆستایەم ئیتر بێتاقەت بووم بەڕاستی و خۆشم نەخۆشم سەرڕای ئەوەی کە ئێستا حالیەن دەوامیشم هەیە و لە بواری دەوامین بەس یەک شەممەم نەفەوتانوە ئیتر مەگەر ئەها زۆر شتێکی وا بوو بێنە هات بێتم بەڕاستی ئیسفادەم لێ کردووە هینا دڵم عملیات کردووە قاچم هەر پلاتینە بەڵام ڕۆشنەکە ئیسیفادەیە زۆر جار ئەگەر نەشتوانم بڕۆم بەس هەریەم حەزم لە جەوەکەیە وەکو خێزانێکی بچکۆلەمان لێ هاتۆ ئێمە هەموو خوشکان بەیەکەوە چونکە ینی هۆگری یەکتر بوون ئەگەر هەفتەیەک نێم ئەڵێ بیری شتێکم ئەم هەفتەیە بەڕاستی یعنیەها تۆزێک باران و هین بوو تەجیلمان کرد بۆ ڕۆژێکی تر هەر لە مەوعیدەکەی خۆیان هەستا بووم خەبەرم بووبەوە چونکە فێر بووین بەڕاستی تەئسیری زۆر هەیە و هەستەکەم باشتریش بووم کە ئەڕۆی زۆر ئیسفادەی هەیە ئەنجاوە ئاشناش بووم بە هەموو گوندەکانی کوردستان زۆر شوێن بەڕاستی قەت نەمدی بوو ئێستا بۆ بەنی ئەم پیادەڕێ ئەیبینم ئیتر ئەم خوشکانش هەمومان وەکو خێزانێک هەموو چۆنەڵی نمەکی یەکمان کردو هەموو بەیەکەوە فێر بووین یەکتری ببینین ئیتر بەڕاستی ئیسیفادەی هەیە ئەم پیادەڕێوێ لەشی مامۆستاش ساغ بێ و دەستی ئێوەش خۆش بێ توانن بوار بۆ خۆیان ینی بدۆزنەوانێ و هەرچۆنێک بێن ئێستا من خۆم بەیانیان بووم وام کرد تەکلیفم لە مدیرەکەم کرد داوامی مەکتەبم یەکە بم خاتە نێوەڕان بەس بۆی پیادەڕێوەکەم لە کیز نەچێ زۆر جار بەیانی زوو ئەڕۆین لەوانەیە هەشتونی و زۆر جار لە ماڵەوەین بەس بۆ پیادەکەچی هەندێک جاریش حەزەکەین وەکو گەشتێک وەکو زیاتر یەکتری ببینین لە عوتڵەکانە زیاتر ئەمێنینەوە ئیتر دەستی ئێوەش خۆش بێ و عەزیێتان کێشاوە ئێمە لەگەڵ دایکمانین بۆ ئەم گەشتانە زۆرتر لە ناو عوتڵەکانین بەڵام ئێمە لە ناو ئەم کۆمەڵە مناڵەیە وەکو خوشکێگار یاخود وەکو برایەک گوین وەکو خێزانێک بەڵامی تر هەفتانە بەڵێ هەفتە تر ئاب بەرەبەرەیەین بەشداریکردن لەم گەشتە هیچ ڕێگری لە سایی ئێمە نەکردووە لەبەرەوەی ئێمە بەیانی زوو ئەڕۆین و نیوەڕۆکەینەوە لەبەر ئەو توانین کاتێکی تر سایەکانمان بە جوانی بکەین من لەگەڵ دایکم هاتووم بۆ ئەم گەشتە اینجا ئێمە ئەم هاوڕێیانم نەئەناسی ئێستا کە هاتووم بۆ ئەم گەشتە ناسیمە و زۆرم خۆشەوێن اینجا ئێمە لە کاتی عوڵەکانین سوود لە دەشت و دەرەکە وەرەگرین زەکە دەستیتم بەڕاستی زۆر سوودم لێ بینیوە ئێمە بەیانیان زووین کاتێکیش ئەڕۆینەوە سەعات 9:30 لە ماڵەوە بینیان سەعات 10 هیچ ڕێگریمان لێ ناکات لە دەوام و لە کار و لە پیشەمان من یعنی ئەوەنە بەلامە خۆش بوو یەکەم جار کە هاتم ڕاستی حەزمە کرد زوو هەفتەکە بێتەوە دوو ڕەفیقەکەشم لەگەڵ خۆمایە ئەمڕۆ نەهاتوون کچەکەی خۆشم لەگەڵ خۆمایە ناوە و زۆر سوودم لێ بینیوە بەڕاستی هەم بۆ تەندروستی لە لاشەوە هەم جێوێکی خۆشە و بەڕاستی مامۆستاکەشمان زۆر مامۆستای چاکە دەستخۆشکەری لە یەکەم لێرەوە بەڕاستی ینی زۆر هەوڵمان لەگەڵەیە وەڵات زۆر هاوکار من زۆر یارمەتیمەیەن و هاوسەرەکەشم زۆر هانمەیە کە بێن بۆ ئێرە چونکە من خۆم نەخۆشم شەکرەمە زۆر سوودم لێ بینیوە و
چی ئەڕۆیشتمەوە ینی فەحس و شتم کردووە زۆر باش بووم یعنی ساڵێکە نەچوومەتە عیادەوەتە یەم بۆ ئەم پیادەڕەویە. وەڵام بەستم بۆ کێشدا بزانن بوو بەس ئیسفادەم زۆر لە کێشدا بزانش کردووە و تقریبا 16 کیلۆ دابەزیوم بۆ بن ئەم پیادەڕۆی ساڵێک و 2 مانگە بەشدارم لەم گروپەیە. زۆر سپاسی مامۆستا ئارۆ و ڕەفیقەکان بکەم کۆمەڵی خەڵکمتیان ناسیوە نیازی بەرداوام بوونم هەیە و حەز ئەەکەم ئەوانەی کە وەک من کێشیان زۆرە بێن بۆ ئەم پیادەڕەوەی ئیسفادەی زۆر لێ ئەەکەن بۆ شەکرۆ زەخ زۆر ئیسفادەی لەکەم من بەڕاستی خۆم زەختم لەگەڵا بوو ئێستا لەخوا بە زیابێ سوپاس بەخوای گەورە زەختەکەم نەماوە جاران یاری ئەکرد شەکرم هەبوو بەڵام حەمد و شکر بۆ خۆی گەورە نەمەتوانێت هەنگاوە بڕۆم بەڵام ئێستا زۆر سوودم لەم پیادەیە بینیوە یعنی هەفتەی 2 ڕۆژ پیادەمان هەیە بەڵام زیاتر شەمان بگرە 2 ساعت و چارەک ئێمە ئاڕۆین پیادەی خۆمانەکەین و زۆر ئیسفادەمان لێ کردووە. بەڵێ سپاس بەخوای گەورە ماوەی 5 ساڵە من لە گەشتەکانم بەردەوامم هەتا ئێستا هیچ بربەستێکی ناخۆش نەهاتۆتە ڕێگەمان کە شانی باسکردن بێ تەنانەت شتێک هەبێ هەندێک هەفتە کەش و هەوا گۆڕانی بەسەرا بێت تۆزە تەخیر بوون ڕوو بدا مەگەشتێکی لەو بابەتە ئەگینە سپاس بخوا بە عامەتەن گەشتەکانمان زۆر بە سەرکەوتوی بەڕێوە بردووە. زیاتر ئەوانەیە کە لە ڕووی کۆمەڵایەتیەوە تۆزێکە تا ئێستش ئەو شتێکی باوەکە ماوە کە لەوانەیە تۆزە بربەستیان هەبێ یەکەم لە ڕووی دەوامەوە دووەم لە ڕووی ئەوەی کە خێزانەکانیان هاوکاریان نەکا بەڵام بە عامەتەن ئەمانەکە بوونەتە ئەندام و ساڵانێکە بەشداری گەشتەکانەکەن سپاس بۆخوای گەورە لە ئێستا هاوسەرەکانیان زۆر هاوکاریانن بۆ سەرەتا ڕێگریان ئەکەن بەلانەوە قورسە لە بەرەوەی ئێمە بەیانیانێکی زوو دەرئەچین یاین لە هاویرا لە 3 و لە 4 بەیانیا دەرەچین جاریوا پێش بانگ دەرەچین ئەمە بەلای کۆمەڵگەی کوردیەوە تۆزێ قورس بوو سەرەتا بەڵام لە ئێستایان نە ئەلحەمدولیلا چەند جارێک ئەم خاتونانە هاتوون بەشداریان کردو ئێستا هاوسەرەکانیان هاوکاریکی تەواویانەکەن لە بەرەوەزان کە لە ڕووی تەندروستیە زۆر ئیسفادەیان کردووە. سپاس بەخوای گەورە گروپەکەی ئێمەش ناوبانێکی زۆر باشی هەیە. ئێمە چالاکیەکانمان سپاس بەخوای گەورە ئەمڕۆ لە چاوەوەی تەکەش و هەواش بەو شێوەیە بوو زۆر بەسەرکەوتوانە بەڕێکرد و شوێکی باشماندا و پیادەڕێکی زۆر باشمان ئەنجامدا و دواتریش کۆتایی ئەهێنین بە بەرنامەکەمان و هەر خاتونێک پێی خۆش بوو بەشداری بکات لە گروپەکەمان و بێتە ئەندام ئەتوانین ئێمە پیج و ئەکاونتمان هەیە لە فەیسبووکەم و لە ئینستاگرام و سناپچاتشمانەیە و ڕۆژانە ڕێنمایی زۆر باشیش بڵاوەکەینەوە ئەتوان لە ڕێگەی پیج و ئەکاونتەکانمانەوە لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکەەوە کە خۆم وەڵامەدەمەوە بەشداری بکەن و ببن بە ئەندام و ئیشەڵا ئیسفادێکی زۆر باشیش ئەکەن و هەموو خاتونێک تەنانەت ئەو خانمانێک کە ئەحامیلەن ئەو خانمانێک کە کێشەی فەقەرات و سەوفانیان هەیە هەموو خاتونێک ئەتوانێت بەشداری بکوە من خۆم فریاگوزاری سەرەتایی گەورەشتی تەندروستیشم بینیوە و هەموو ئەجیزەیەکی پێداویستی تەندروستیم پێەیە وەکو جیازی سەخت و شەکرە و فریاگوزاریە سەرەتاییەکان بۆ هەر حاڵەتێک خوانە خواستە ڕووبدا ئەوانەشم بە کاملی پێ و دەستخۆشی ئێوە ئەەکەم سپاسانەکەم بۆ ماندووبوونتان کە ئەمڕۆ بەڕاستی لەگەڵ ئێمە زۆر ماندوو بن سپاس بۆ تەلەڤیزیۆنی پەیام کە بەڕاستی ئەمە بۆ دووەم جارەکە بەسەرمانەکاتەوە. Thank you.